سەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ لە تەوەری یەکەمماندا باز لە یەخستنەوە و هەوڵەکان بۆ یەخستنەوە و چاکسازی لە نێو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. وەک دەزانرێت لەلایەن خەڵکی کوردستانەوە پێشمەرگە وەکو سمبولێکی نەتەوەیی ناسراوە. لەلایەن خەڵکی کوردستانەوە هیچ جیاوازیەک لە نێوان پێشمەرگە ناکرێت. پێشمەرگە واتای کورد واتای پێشمەرگە. دیارە لە شەڕی داعشیشدا بە هەمان شێوە پێشمەرگە لەسەر ئاستی نێودەوڵەتی ژناوێکی گەورەی تۆمار کرد پاش ئەوەی توانی ئەفسانەی داعش نەناو ببات و زۆربەی وڵاتانی جیهان لە هەندێک شوێن لە وڵاتانی جیهان ناوی پێشمەرگە لە شەقامەکان ناونرا و تۆمار کراوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە نێو هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا تاوکو ئێستا بەشێک لەو هێزانە سەر بە بەشێکیان سەر بە پارتی دیموکراتی کوردستان و بەشێکی دیکەشیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە ماوەی ڕابردوودا هەوڵ هەبووە بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان، بەڵام بەهۆی کۆمەڵێک هۆکار نەتواندراوە کە ئەم هێزانە یەک بخرێنرێنەوە. کەوایە یەخستنەوەی هێزی پێشمەرگە بۆتە ئەولەویەتی وەزارەتی پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ئێمە بەرەو ریفراندۆم و سربەخۆیی دەچین. ئێستا وەزارەتی پێشمەرگە حکوومەت هەرێمی کوردستان پرۆژەیەکی لە بەردەستدایە بۆ ئەوەی تەواوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان یەک بخاتەوە لە ژێر یەک چەتردا بەڕێوە ببرێن. بۆ قسەکردن سەبارەت بەم پرۆژەیە میوانداری بەڕێز عەمیدی ڕوکن هەژار عومەر بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکان و هەماهەنگی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز هەژار بەخێر بن بۆ باسی ڕۆژ. ئەمڕۆ بە جلی سەربازی نەهاتووی بۆ بەرنامەکە. زۆر باشە. کەوایە ئیتر شەڕ بوو بەڕابردوو. شەڕی داعش. زۆر سپاس. بەخوا ناتوانین بڵێن شەڕ بوو بەڕابردوو. هێزی سەربازی پێویستە هەموو کات ئامادە بیت بۆ هەر ئەگەرێک. تەمەشا دەکەین لە زۆربەی وڵاتانی دنیا وڵاتێک ساڵانە بودجەیەکی خەیالی سەرف دەکات بۆ وەزارەتی بەرگری، لەوانەیە لە 50 ساڵ یان لە 100 ساڵ یەکجار ئیشی پێبیت. بۆیە هەمیشە پێویستە هێزەکانی سەربازی، ئێمەش لە هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە پێویستە ئامادە بین بۆ هەر ئەگەرێک، چونکە بەداخەوە ئێمە لە ناوچەیەکین پڕە لە کێشە و کۆنفلێکت و مەشاکلی سیاسی، مەشاکلی عەرقی، مەشاکلی تائیفی. بۆیە پێویستە هێزەکانی پێشمەرگە هەموو کاتێک ئامادە بن بۆ هەر ئەگەرێک. زۆر باش. کەوایە ئێستا پێشمەرگە باشتر خۆی ئامادە دەکا بۆ ئایندە بەو بەڵگەیەش کە پرۆژێک لە بەردەستی وەزارەتی پێشمەرگەدایەوە. ئێستا هاوپەیمانانیش بە تایبەت بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا هاتوونەتە ناو بازنەکە بۆ یەخستنەوە و چاکسازیەکان لە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. چۆنە؟ جەنابەت باسی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەت کرد. لە ڕاستیدا ئەم پرۆسەیە هەر لە ساڵی 2010 دەستی پێکرد. لەو کاتەی یەکەم وەزارەتی یەکگرتووی پێشمەرگە پێکهێنرا دروست بوو. لەو کات ساڵانە 4 لیوە لە هێزەکانی 70 و 80 دەهێنرانە ناو وەزارەتی پێشمەرگە تا کۆتایی 2012 لە بیدایەتی 2013 ئێمە 12 لیوای هاوبەشمان دروست کرد. دواتر هەندێک کێشە و گیر و گرفت هاتن پێشەوە نەکرا کە بەردەوامی بدەین لەم پرۆسەیە. گەورەترین مەشاکلیش نەبوونی بودجەی پێویست بوو. و دواتر تووشی شەڕی داعش بووین. داعش هێرشی کردە سەر هەرێمی کوردستان. ئەوەش ئەگەرەشی تر بوو کە ئەم پرۆسەیە لە ساڵی 2014 ڕابوەستید. بەڵام ئێستا کە شەڕی داعش بەرەو کۆتایی دەڕوات، لە ڕووی سەربازی داعش کۆتایی نەهاتووە، لە ڕووی ئایدیۆلۆژی، لە ڕووی ڕێکخرا و منەزەمەیەکی تیرۆریستی تهدیدی داعش هەردەمینێت یان تهدیدی گروپە تروریستیەکانی تر هەردەمینێت. بەڵام لە ئێستادا بۆ ئێمە باشترین کاتە بۆ ڕێکخستنەوە و یەکخستنەوە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە.
و ئیسیفادە لە شەڕی هێزەکانی پێشمەرگە بکەین لەگەڵ داعش. دروست مستەمبەتە هەیە لە هەموو جێشێک دیراسەتی شەڕ و تاریخ دەکرێت. ئەم شەڕی ئێمە لەگەڵ داعش وڵاتانی تریش دەکرێت سوودی لێوەرگرن. دیراسە بکرێت لە کولیاتی عسکەری لە کولی ئەرکان کە بەڕاستی شەڕێکی تازەیە، شەڕێکە لەگەڵ گروپی تیرۆریستی، شەڕی تەقلیدی نییە. دژمن وەکو دژمنێکی وەکو داعش ئەسالیبی تازە هێنا ناو شەڕ، خۆ کوشتن، سارەی مفەخەخ، عبواتی ناسیفە، بەکارهێنانی خەڵکی مەدەنی وەکو درعی بەشەری، قەلغانی مرۆیی، بەکارهێنانی چەکی شیمیاوی، هەموو جۆرە تەکنیک و تەکتیکی تازەی بەکارهێنا، سوتاندنی نەوت و کبریت و لە میشراق، نەفەق لێدان، شەڕ لە ناو شار، ئەمانە هەندێک ئەسالیبی تازەیە لە هەموو ڕوویەکەوە پێویستە ئێمە دیراست لەو شەڕەوەل بگرین. ئێستا کاتێکی زۆر گونجاوە چونکە وڵاتانی هاوپەیمانان لەسەر خەتن. دواتر وەزارەتی پێشمەرگە هەر لە ساڵی 2015ەوە بە فەرمی داوای لە وەزارەتی بەرگری بەریتانیا کرد بە نووسراوێکی فەرمی، ئەوانی ڕێزامەندیان پیشاندا. دواتر تیمێکیان نرد بۆ ماوەی 2 هەفتە چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا لەگەڵ بەڕێزان وەزیری پێشمەرگە و سەرۆکایەتی ئەرکان و بەڕێبەراتە گشتیەکان و چەندین جەنەرال لە وەزارەتی پێشمەرگە گەیشتە پلانێکی مقتەرەح بۆ وەزارەتی پێشمەرگە کە پێداچوونەوە و ڕێخستنەوەی وەزارەتی پێشمەرگە بکرێت. دواتر لە چەندین کۆبنەوە ئێمە کۆبنەوەمان دەکرد. من لە چەندین کۆبنەوە داوام لە ئەڵمانیەکان کرد، گوتم پێمان باشە ئێوەش وەکو وڵاتێکی گرنگی ئەوروپی هاوکاریمان بکەن لە پێداچوونەوە و ڕێخستنەوەی وەزارەتی پێشمەرگە. ئەوانیش بە خۆشحالی و هاتنە سەرخەت. دوو کۆبنەوەمان ئەنجامدا، لیژنەی هاوبەش دروست بوو لە وەزارەتی پێشمەرگە، لیژنەیەک دروست بوو بە ناوی RRWG Reform Reorganized Working Group لە نێوان 4 ئەفسەری پلە باڵای وەزارەتی پێشمەرگە، بەندا یەکێکە لەو ئەندامانی ئەو لیژنەیە و وڵاتانی بەریتانیا و ئەلمانیا لە سەرەتادا. دواتر لە کۆبنەوەی دووەم من بە برادرانم وتگوتم ئەمریکا فەرماندەی تەحالوف دەکات لە عێراق و لە ناوچەکە. ئەمریکا زۆر گرنگە پاڵپشتی ئەو پرۆژەیە بکات. ئەمریکا سوبەی دووسبەی ئەگەر پرۆژەکە ڕەزامەندی لەسەردرا لەلایەن جەنابی سەرۆک، ئەمریکا زۆر شت هەیە دەتوانی فەندی بکات، تەمویلی بکات. چونکە ئەمریکا وڵاتێکی زلهێزە، وڵاتێکی لە سەرەتادام پرۆژەیەکی کوردستانی بوو. دواتر داخوازی وەزارەتی پێشمەرگە ئەوە بوو کە ینی ئەم پرۆژەیە بە سەرپەرشتی هاوپەیمانانەوە بکە. بە سەرپەرشتی هاوپەیمانان نییە، هێشتا پرۆژەیەکی کوردستانیە، پرۆژەی وەزارەتی پێشمەرگەیە، بەڵام وڵاتانی هاوپەیمانان هاوکاری و پاڵپشتی وەزارەتی پێشمەرگە دەکەن. لە ئێستادا تیمی باڵای ڕاوێژکارانی 3 وڵاتمان لەگەڵە: وڵاتی ئەمریکا، وڵاتی بەریتانیا، وڵاتی ئەلمانیا. وڵاتی ئەلمانیا و بەریتانیا ئۆفیسیان کردوتەوە لە ناو وەزارەتی پێشمەرگە لە ناو بەڕێبەراتەکەی ئێمە، بە بەردەوام کۆنتاکتیان هەیە لەگەڵ ئێمە، ڕۆژانە یەکتر دەبین، ڕۆژانە کۆبوونەوە دەکەین. ئێمە ئەو لیژنەی کە دروست کرا بۆ پێداچوونەوە بوو لەسەر 4 پرۆژە. بەریتانیەکان پرۆژەیەکیان تەقدیم کرد، دواتر ئەلمانیەکانیش پرۆژەیەکیان تەقدیم کرد، دواتر ئەمریکیەکانیش پرۆژەیەکیان تەقدیم کرد. وەزارەتی پێشمەرگەش پرۆژەیەکی هەبوو، لیژنەی باڵای وەزارەتی پێشمەرگە پرۆژەیەکی تەقدیم کرد، بوو بە 4 پرۆژە. ئێمە 9 کۆبوونەوەمان ئەنجامدایە، ئەوە 3 مانگە خەریکی ئەو بەرنامەین. ئەو لیژنەی ئێمە، لیژنەی Reform Reorganized Working Group 3 مانگە خەریکی ئەو ئیشەین. لە نەتیجەدا هەر 4 پرۆژەکەمان لێکدا گەیشتین بە پرۆژەیەکی هاوبەش. هەندێک خاڵ هەبوو هاوبەش بوو، لە هەموو پرۆژەکان هەبوو، خاڵی گرنگ بوون. هەندێک خاڵ باز نەکرابوو، لە نەتیجەی کۆبنەوەکان ئەوانیشمان داخل کرد. ئێستا ئێمە پلانێکمان هەیە، پلانێکی پێشنیار کراوە. 35 پێشنیارمان هەیە بۆ ڕێخستنەوە و یەکخستنەوە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە. کەوایە جارێ پێشنیازە تا ئەو کاتەی جەنابی سەرۆک ڕەزامەندی کۆتایی لەسەر پێشنیازەکان دەدات. ئێمە کۆبنەوەمان کرد لەگەڵ وەزارەتی پێشمەرگە، لەگەڵ بەڕێز وەزیر و لیژنەی باڵای وەزارەت، خۆشبەختانە ڕەزامەندیان پیشاندا لەسەر پێشنیازەکان. یەکشەمەی ڕابردوو لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەیچیروان بارزانی و بەڕێز کاک قوبات تاالبانی و ستافی ئەنجومەنی وەزیران کۆبووینەوە، زۆر بە باشیان زانی، زۆر دەستخۆشییان لە لیژنەکە کرد. وتیان ئێمەش لە لای خۆمان و لە ئەنجومەنی وەزیران دیراسی دەکەین، بڕیارە هەفتەی داهاتوو ڕۆژی سێشەمە یەکێک لە ئەجندەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەو پلانە پێشنیاز کراوەیە دیراست بکرێت.
دوای دیراسەکردنی ئەوان احتیمالە کۆبوونەیەکی کۆتایی بکرێت لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم بۆ پێشکەشکردنی ئەم پرۆژەیە بە جەنابیان. باش لە پێشوودا وەکو باسمان لێوە کرد کۆمەڵێک هەوڵ هەبووە بەڵام ینی دەرەنجامێکی ئەو تۆی لێ نەکەوتۆتەوە کە تاو هێزەکانی پێشمەرگەی کوردستان یەک بگرنەوە یاخود یەک بخرێن. گەشتبینی ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێت؟ من زۆر گەشتبینم ئەم جارەیە چونکە هەم وڵاتانی هاوپەیمانانمان لەگەڵە هەم ئێمە بە تەجروبەیەکی زۆر تاڵ تێپەڕین شەڕی ئێمە لەگەڵ دوژمنان لەگەڵ داعش ئێمە مستەقبلێکمان لە پێشە بەرەو ڕیفراندۆم دەڕۆین بەرەو سەربەخۆی کوردستان دەڕۆین پێویستە لەشکرێکی نیشتیمانیمان هەبیت پارێزگاری لەم سەربەرخۆیە بکات لە داهاتوو پارێزگاری لەم ناوچەیە بکات پارێزگاری لەگەلی کوردستان بکات. ئەوە لەلایەک لە لایشتر وڵاتانی هاوپەیمانان زۆر بەجددی لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی وەزارەتی بەرگریان لەسەر خەتن ئەوان بە هەموو شێوەیەک ئامادەن هاوکاریمان بکەن لە ئێستادا وەکو بە شێوەی ڕاوێژ هاوکاری وەزارەتی پێشمەرگە دەکەن لە داهاتوو فەندیشی دەکەن بودجەی بۆ دابین دەکەن هاوکاریمان دەکەن ئێمە ناڵێن 100% ئەوان پاڵپشتی دارایی بۆ دابین دەکەن بەڵام بەشێک لەو پرۆژانە ئەوان لەوانەیە هاوکاریمان بکەن. لە لایەکی تر ئیرادەیەک هەیە من وای دەبینم ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ ڕێکخستنەوە و یەکخستنەوە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە. باست لە بودجەی وەزارەتی پێشمەرگە کرد کەوایە گۆڕانکاری بەسەر مەسەلەی موچە و ژانی پێشمەرگەکان دێ. جەنابەت باسی چەند هەوڵێکت کرد لە ڕابردوودا گەورەترین تەحەدی کە تا ئێستا نەتوانراوە ئەو هەوڵانی پێشتر بە تەواوی سەر بگرێت بۆ یەخستنەوە ڕێخستنەوەی پێشمەرگە کێشەی بودجە بووە چونکە هەموو جێیشک پێویستی بە بودجەیەکی زۆر باشەیە دیاریکراو هەیە. بەداخەوە ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە بەشێشین لە سیستەمی بەرگری عراق بە پێی دەستوری عراق لە ساڵی 2005 دەنجی بۆ درراوە تا ئێستا ئێمە یەک دینارمان لە حکوومەتی فیدرالی عراق ون لەگرتووە بۆ وەزارەتی پێشمەرگە کە لە کاتێکدا مەفروزە ساڵانە ئێمە بودجەی وەزارەتی پێشمەرگە لە بودجەی سیادی حکوومەتی فیدرالی عراق وەربگرین. بۆیە حکوومەتی هەرێم هەمیشە ساڵانە هەوڵی داوە بە ناچاری بەشێک لە بودجەی وەزارە خەدەمیەکانی تری هەرێمی کوردستان ببڕیت دابینی بکات بۆ وەزارەتی پێشمەرگە. ئەو بودجەی کە دابین کرا بۆ وەزارەتی پێشمەرگە تەنها بەشی موچە و بەشی مەساریفی ڕۆژانە دەیلی ئەکسپێنسز بووە وەکو خواردن و سوتەمەنی. گەرچی موچەی پێشمەرگەش ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ موچەی سەربازێکی عراقی نیو موچەی سەربازی عراقیە کەمتریش. بۆیە وەزارەتی پێشمەرگە پێویستی بە بودجەیەکی دیاریکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئێمە تەواو دەبی دەستمان لە بەغدا شوشتووە ئێمە گەیشتە ئەو قەناعەتی بەغدا بودجە بۆ هەرێمی کوردستان دابین ناکات. ئێمە بۆیە پێویستە ئەتیماد لەسەر خۆمان بکەین حکوومەتی هەرێمی ئەتیماد لەسەر خۆی بکات بودجەیەکی دیاریکراوە بۆ وەزارەتی پێشمەرگە دابنێت بۆ پێشخستنی وەزارەتی پێشمەرگە نەک هەر بۆ موچە و مەساریفی ڕۆژانە. پێویستە بودجە هەبیت بۆ بەرەو پێشبردننی وەزارەت بۆ کڕینی چەک و تەقەمەنی بۆ وەزارەت بۆ دروستکردنی بینا مقڕات بۆ لیواکان گومان یانی زۆربەی وڵاتان چێبڕچێ لەسەرەوە دەکەن زۆرترین بودجە بۆ کەرتی سەربازی تەرخان بکەن بەڵام پرسیاری من لێرەدا ئەوەیە لە پێشوودا بەهۆی نەبوونی پارە بەهۆی قەیرانی دارایی یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان دروست نەبووە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەڵام ئێستاش قەیران بەردەوامە. ئایا ئەمە نابێتە گرفت؟ ئێستاش قەیران بەردەوامە بەڵام وابزانم نرخی نەوت بەرەو باشتر دەڕوات. ئەوە لەلایەک لە لایشتر وڵاتانی هاوپەیمانان لێرن لە هەرێمی کوردستان ئامادەیان نیشانداوە بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی وەزارەتی پێشمەرگە بکەن. ئەگەر ئێمە چەند ئەوە پیشان بدەین کە ئامادەین یەکخستنەوە و ڕێخستنەوەی وەزارەت بکەن ئەوان باشتر بە تەسەوەری من باشتر پاڵپشتی و هاوکاری وەزارەتی پێشمەرگە دەکەن. کەوایە لە ڕووی مادیەوەش ئەوان ئامادەن؟ تا ئێستا لە ڕووی مادیەوە زۆر هاوکاری وەزارەتی پێشمەرگیان کردووە. بۆ نمونە ئەمریکا پار ڕێکەوتنامەیەکی لێکتەگەیشتن واژوو کرا لەگەڵ ئەمریکا کەەوە یەکەم جارە لە مێژوو وەزارەتی پێشمەرگە یان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا ڕێکەوتنامەی لێکتەگەیشتن واژوو بکات کە بەپێی ئەو ڕێکەوتنامەیە ئەمریکا 415 میلیۆن دلاری دابین کرد بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ دابینکردنی بەشێک لە بودجەی وەزارەتی پێشمەرگە.
و هەروەها قیادەی قواتی تەحالف چەندین جار هاوکاری پێشمەرگەی کردو بۆ کڕینی چەک و تەقەمەنی و هاوکاری سەربازی بۆ هێزەکانی پێشمەرگە و هەروەها بەرنمەیەکی تر هەبوو کە پێی دەڵێن FMF لۆن فۆرن میلیتەری فەند لۆن ئەو بەرنمەیە لە نێوان حکوومەتی فیدرالی عێراق و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو بۆ ساڵی 2016 حکوومەتی فیدرالی عێراق 2.7 ملیارد دلاری قەرز کرد بۆ کڕینی چەک و تەقەمەنی ئەمریکی بۆ هێزەکانی عێراقی ئەمریکا بە مەرج پێیدا وتی بە مەرجێک 200 میلیۆن دلار بدرێت بە وەزارەتی پێشمەرگە لەو قەرزەی کە کردووی حکوومەتی عێراقی فیدرال ئەوە قەرزە لەسەر عێراق ئەوان دەیدەنەوە ئێمە نایدەینەوە لە ئێستادا هەموو شتێک تەوا بووە تەنها موافقەی کۆنگریزمەوە موافقەی نهایی دواتر ئێمە چاوەڕێ دەکەین کە ئەو هاوکاریانە بگاتە وەزارەتی پێشمەرگە باش یعنی لە ماوەی ڕابردوودا ئەوەی دەبیندرێ کۆمەڵک هاوکاری هەیە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە پێدانی چەک لە پێدانی خەرجی دارایی و ئێستاش هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن لەوەی کە بە تەواوەتی یەک بخرێتەوە گرنگی دانی هێزەکانی هاوپەیمانان بە هێزی پێشمەرگەی کوردستان بۆچی دەگەڕێتەوە بە تایبەت لەم تەوقیتەدا کە باز لە باسی ڕیفراندۆم سربەخۆیی بۆ هەرێمی کوردستان بێت ئاشکرایە بۆ هەموو دنیا کە هێزەکانی پێشمەرگە ئەفسانەی داعشی تێکشکاند هێزەکانی پێشمەرگە نەک هەر بۆ هەرێمی کوردستان جەنگا لە دژی داعش هێزەکانی پێشمەرگە دیفاعی لە کریسیان و لە عەرەب و لە تورکمان و لە یەزیدی و لە شەبەک و لە کاکەی و لە هەموو کەمە نەتەوایەتیەکان کرد لەو ناوچەیە هێزەکانی پێشمەرگە نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەناهەندەی پارێزگاری کرد حیمایی کرد هێزەکانی پێشمەرگە شەڕی گروپی تیرۆریستی داعشی کرد کە بێگومان هەزاران چەکداری بیانی لەناو ئەو گروپە بوون کەواتە ئێمە دەتوانین بڵێن هێزەکانی پێشمەرگە لە جیاتی هەموو جیهان شەڕی گروپی تیرۆریستی داعشی کرد شەڕی لە جیاتی ئینسانیەت شەڕی داعشی کرد و خۆشبەختانە داعشی تێکشکان بە تایبەت لە ناوچە کوردستانیەکان و ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن 1970 ئەو ناوچانە ڕزگار کردن لەلایەن هێزی پێشمەرگە تەنها ناوچەیەکی زۆر کەم ماوە لە باشووری شنگال ئەویش پلان هەیە لە داهاتوودا ئینشاڵڵا ئەو ناوچانەش ڕزگار دەکرێت باش ئەگەر بینە سەرژمارە ینی ئێوە زۆر جار باس دەوە دەکەن چەند لیوایەک لە نێو وەزارەتی پێشمەرگەی کوردستان یەخراوەتەوە یەکیان گرتووە ئەگەر بینە سەرژمارە چەند ژمارە و پێشمەرگانە چەند بۆ چەند لیوا بۆ کە یەکیان گرتوتەوە لە داهاتووشدا پێویست دەکات چەندی دیکە یەک بگرنەوە تا ئێستا چواردە لیوە بە تەواوی یەک خرانە لە ژێر قیادە و سەیتەڕی وەزارەتی پێشمەرگەنە کە بە مەقڕی وەزارەتی پێشمەرگە ئەو چواردە لیوانی نزیکەی 45,000 پێشمەرگە بە تەواوی لە ژێر کەیفی وەزارەتی پێشمەرگەن بەڵام هێشتا هێزی زۆرمان ماوە لە ناو یەکەی هەفتا و هێزەکانی هەشتا کە پلان هەیە لە داهاتوو هەنگاو بە هەنگاو ئێمە ئەوە زۆر گرنگە نابی پەلە بکرێت لە خستنەوەی هێزەکانی پێشمەرگە چونکە وەکو باسم کرد دوژمن داعش بە تاوای تێک نەشێنراوە دواتر دوژمنی ترمان زۆرە ئێمە لە ناوچەیەشین هەمووی پڕە لە کێشە بۆیە پێویستە هەنگاوەکان زۆر مەدروست بیت زۆر بە عاقلانە بیت هەنگاو بە هەنگاو بیت بەڵام گرنگە هەنگاو بنرێت وەکو باسم کرد لە بیدایەت کە ساڵانە چوار لیوە یەک دەخرانەوە لە ژێر کێفی وەزارەتی پێشمەرگە کە چەند دەبیت لە داهاتوو ئەوە خاڵێکی گرنگە لەو پێشنیازکراوانەی کە ئێمە 35 خاڵمان نووسیوە پێویستە استراتیژێکی وازەح بنووسرێتەوە بۆ هەرێمی کوردستان استراتیژی ئەمنی و هەروە استراتیژی سەربازی کە استراتیژی ئەمنیت هەبوو بۆ هەرێمی کوردستان دەزانی چیە دوژمنتە چ زۆرە هێزت پێویستە چەند زۆرە هێزت پێویستە ئەو کات بڕیار دەدرێت چەند زۆرە هێزت هەبیت چەند هێزت هەبیت چه ئیمکانیاتت هەبیت بۆ نمونە ئێمە تا ئێستا هێزی ئاسمانیمان نییە یەکێک لە پێشنیازکراوەکان داوامان کردووە باڵی ئاسمانی هێزی ئاسمانی هێزی پێشمەرگە مەفروزە هەیبی بەلایەنی کەم هەلیکۆپتەرات کە زۆر گرنگە هەم بۆ نەقلی هێزەکان هەم بۆ نەقلی لۆجستی هەم بۆ گواستنەوەی بریندارەکان و هەروەها بۆ هێرشکردنیش ئەم ئیمکانیەتە زۆر زەرورە بۆ وەزارەتی پێشمەرگە زۆر شتی تر هەیە یەکەم خاڵ کە ئاماژەمان پێداوە نووسینەوەی استراتیژێکی ئەمنی بۆ هەرێمی کوردستان و استراتیژێکی سەربازی بۆ هەرێمی کوردستان و دواتر پێویستە عەقیدەی سەربازی
بنووسرێتەوە ئێمە چ عقیدەیەک تەبەنی دەکەین چ عقیدەیەکی زۆر سەربازی باشە ئەگەر بینە سەر ژمارەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەو پرۆژەی ئێوەدا ئەوە دیاری کراوە کە بەڕاست هەرێمی کوردستان لەو سنوور جوگرافیەکەیەتی پێویستی بە چەند هێزی پێشمەرگەی کوردستان هەیە وەکو باسم کرد پێویستە لیژنەیەکی باڵا تشکیل بکرێت ئەوە پێشنیازێکە دەست بکات بە نووسینەوەی استراتیژی ئەمنی بۆ هەرێمی کەواتە جارە دیاری ئەوە نەکرا جارێ پێشنیاز کراوە لیژنە دروست دەکرێت دیراسەک دەکات دیراسەیەکی مفەسەڵ دەکات بۆ کە چەند هەرێمی کوردستان پێویستی بە چەندە باشە وە چ جۆرە هێزێکە پێشتر کە یەکێک دەبوو بە پێشمەرگە بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگای حزبەوە دەبوو بە پێشمەرگە ئەم شێوازە چارەسەری بۆ دۆزراوەتەوە لە ئایندەدا بێگومان چووکە ئێمە لە ئێستادا و لە بیدایەتی دروستبوونی وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەراتی گشتیمان هەیە بۆ بەڕێوەبەراتی ناونووسکردنی پێشمەرگە بە بەڕێوەبەراتی چ پێ دەڵێن تۆمارکردنی بەڵێ هێزی پێشمەرگە لە ڕێی ئەو بەڕێوەبەراتیە هەموو پێشمەرگەیەک ئەگەر ئێمە پێویستمان بە پێشمەرگەبی ناونووس دەکرێن و سیستەمێک هەیە بۆ ئیزراعاتانە تێدەپەڕن زۆر باشە ینی باز دەوە دەکرێت ئەمریکا چەند لیوایەکی هێزی پێشمەرگەی پرچەک کردووە لە ئایندەشدا لیوای دیکە پرچەک دەکات لەو بارەیەوە زانیاریەکان چین ئەمە جیاوازە لەگەڵەوە و هێزانەی کە ئەو چواردە لیوایە کە وەزارتی پێشمەرگەیەکی خستوونەتەوە ئەمریکا لە پارەی ITF کە قیادەی قواتی ئەمریکی لە کوێت و لە عێراق قیادەی ئەو شەڕە دەکات لە سووری و عێراق دوو لیوای بۆ هێزەکانی پێشمەرگە پرچەک کرد بە چەک و تەقەمەنی و کەرستەی سەربازی ئەمریکی ئەم هێزانە لەلایەن وڵاتانی هاوپەیمانان مەشقیان پێدرا لە کوردستان ئێمە ئۆفیسێکمان هەیە پێ دەڵێن KTCC کە هەژ وڵاتی ئەوروپین ئۆفیسێکیان دروست کردووە بۆ مەشق و پێشکەشکردنی مەشق و ڕاوێژ بە وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگە KTCC بە مانای کوردستان ترینی کوردینیشن سنتەر ئەو هەژ وڵاتە ئەلمانیا قیادەی دەکات و ئیتالی هەر 6 مانگزارێک یەکێک لە وڵاتانە قیادەی ئەم ئۆفیسە دەگرێتە ئەستۆ مەشقەکە لەلایەن ئەوان کراوە و هەروەها ئەمریکا وەکو باسم کرد لە پارەی 200 میلیۆنەکە بڕیارە دوو لیوای تر بۆ وەزارەتی پێشمەرگە پرچەک بکەین بە چەک و تەقەمەنی و کەرەستەی سەربازی ئەمریکی و هەروەها هەندێک مەدفع بۆ هێزەکانی پێشمەرگە بەوە دوو کەتیبەی پێشمەرگە دابین بکرێت و هەروەها بنەی تەحتی ئیتساڵات بۆ وەزارەتی پێشمەرگە چاک بکرێت و هەروەها پارەیەک تەرخان بکرێت بۆ مەشق لە ناو و لە دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها تەقەمەنی ئەو مەدفعانەش لەو بڕەپارەیە دابین بکرێت باش لە ماوەی ڕابردوودا گەورەترین دەستکەوت کە باسی لێوە دەکرا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەستەبەر بوو بێت ئەوەیە کە یەکەمین جارە ئەمریکا ڕاستەوخۆ چەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بنێرێ لە ئایندەدا ئەم جۆرە پرۆسەیە درێژەی پێدەبێ بە پێی زانیاری ئێوە یاخود ئەمە تەنیا هەنگاوێکە و ئیتر دواتر کۆتایی پێد ئێمە ئەمڕۆ کۆبنەوەیەکمان هەبوو لەگەڵ ئۆفیسی OSCI سەبارەت بەو کەیسانە کە پێ دەڵێن FMS Foreign Military Sale يعني المبيعات العسكرية الخارجية أما كيسيكا دائما أمريكا ولاتاني تري زلهيز ديكن لقل ولاتان تسكو تاقماني وكرسي سربازيان بيدا فروش إما تا استا أو كيسا ما نبوة أو بروغرام وبرنامج ما نبوة بۆ 200 میلیۆنەکەش لە ڕێگەی عراق بوو بەڵام تەنها ڕەزامەندیەکە لە ڕێگەی عراق بوو پارەکەش پارەی عراق بوو بەڵام جیهەی مستەفید ئێمە بە ڕەزامەندی سێلایەنە پێشمەرگە وەزارەتی بەرگری عراقی لایەنی ئەمریکی ئەو چەکانە دواتر ئەمریکا ڕاستەوخۆ دەینتە هەرێمی کوردستان بەڵام لە ئێستاوە ئێمە ئیسیفادە لەو پرۆگرامە دەکەین چکە هەر خۆیان ئیمڕۆ باسییان کرد گوتیان لەوانەیە لە داهاتوو ئێوە خۆتان ڕاستەوخۆ ئەو پرۆگرامە لەگەڵ ئێمە بکەن کەوای ئەگەرەک هەیە ئەگەر هەیە ئینشاءالله بەڵام ینی پێشتر بەغدا هەردەم کۆسپی دروست کردووە لەوەی کە پێشبەرگە ڕاستە ئێمە بەڕاستی یەکێک لە گەورەترین کێشەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عراق یەکێک لە کێشەکان کێشەی پێشمەرگە بووە وەکو باسم کرد بە پێی دەستوری عراق ئێمە بەشێشین لە سیستەمی بەرگری عراقی دەبا ئێمە بودجەی خۆمان لە حکوومەتی فیدرالی عراق وەلگرت بە چەک و تەقەمەنیمان وەلگرت بە تەنانەت بودجەمان بۆ مەشقش وەلگرت بە بەڵام بەداخەوە نەک هەر بودجەی دابی نەدەکرد بە وەزارەتی پێشمەرگە کەسب و تەگەرەشی دروست دەکرد لە کڕین ڕێگەی نەدەدا وەزارەتی پێشمەرگە چەک و تەقەمەنی لە دەروی وڵاتیش بکڕیت گەرچی کێشەی بودجەم و میزانیەشمان هەبوو
بەڵام ڕێگەی نەدەدا ئەگەر بیزانی با کێشەی دروست دەکەن ساوە چارەسەر بوو ئێستا چارەسەر نەبووە بەڵام وڵاتان لەسەر خەتن ئێمە ئەگەر داوای شت بکەین لە ڕێی ئەمریکا وڵاتانی تر دەتوانین بیکڕین وڵاتانی هاوپەیمانان هێشتا بە تەواوی چارەسەر نەبووە حکوومەتی فێدرالی عراقیش لە چەندین کۆبنەوە وتویانە ئێمە کۆسپوتەگەرە دروست ناکەین بەڵام تا چەند لە ئەمری واقع وایە ئەوە دواتر پیشان دەدات بەڵام خۆشبەختانە ئەو وڵاتانە لە سەرخەتن هاوکاری ئێمە دەکەن لەم پرۆسەیە ئێمە لە ئێستادا وەکو باسمان کرد کێشەی بودجەمان هەیە ئێمە ناتوانین چەک و تەقەمەنی بکڕین ئەو وڵاتانە هاوکاری ئێمە دەکەن ئێمە من هەر باسی ئەمریکا نەکەم وڵاتانی تری ئەوروپی و کەنەدا و وڵاتانی تر زۆر هاوکاری وەزارەتی پێشمەرگیان کردووە کەنەدا تا ئێستا سێ ڕێکەوتنامەی لێکتەگەیشتمان واژوو کردووە لەگەڵ کەنەدا یەکەم جار کەرستەی نان لیثال ئیکویپمنت بۆ وەزارەتی پێشمەرگە دابین کرد کەشتی نەکوش وەکو ئالیات و ئیسعاف و ڕۆبۆت بۆ پوچەلکردنەوەی مین و GPS و دووربین و ئەو شتانە ڕێکەوتنامەی دووەم بای 2 ملیۆن دۆلار دووربینی شەو دابینکرا بۆ وەزارەتی پێشمەرگە ڕێکەوتنامەی سێم کە هەموو شتێک ڕەزامەندی و شتەکان کۆتایی پێهاتووە لە ئێستادا ئێمە چاوەڕێ دەکەین چەک و تەقەمەنی و کەرستەی سەربازی کەنەدی بۆ یەک بەتالیۆنی پێشمەرگە وەربگرین ئەوە لەلایەک لەلایشتر دەوری ئەلمانیا لەبیر نەکەین ئەلمانیا زۆر هاوکاری وەزارەتی پێشمەرگەی کردووە هەم لە دابینکردنی چەک تەقەمەنی کەرستەی سەربازی دینگۆ میلان زۆر شتی تر و هەروەها پێشکەشکردنی مەشق و ڕاوێژ و هەروەها دروستکردنی چەندین پرۆژە بۆ وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە بەڵێنیان داوە بەردەوام باشە من وڵاتانی تری ئەوروپیش زۆرە ینی ئەو پرسیارم لەلا دروست بووە مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان لە ئایندەدا بۆ مەسەلەی سەربەخۆی و ڕیفراندۆم هەندێک وڵات هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکا ئێمە خاوەن ئەو چەک و تەقەمەنیەی بتوانین على الأقل ئەگەر بۆ ماوەکی کورتیش بێ بەرگری لە خۆمان بکەین وەکو باسم کرد ئێمە پێویستە خۆمان ئامادە بکەین بۆ هەموو ئەگەرێک بەڵام قیادەی سیاسی کورد زۆر حەکیمانەیە جەنابی سەرۆک و حکوومەتی هەرێم و پارتە سیاسیەکان زۆر بە حەکیمانە تەعامل لەگەڵ ئەم بارودۆخە دەکەن لەگەڵ ڕیفراندۆم لەگەڵ سەربەخۆی هەمیشە وتراوە ئێمە یەکەم جیهەت کە لەگەڵیان دابنشین حکوومەتی فیدرالی عراق کە حکوومەتی فیدرالی عراق ئینشاءالله بگەینە تەفاهمێک وڵاتانی تر ناتوانن کێشە هەوڵ دەدەن لەوانەیە بە شێوەی غێر مباشر کێشە دروست بکەن بەڵام وەکو ئەوە نابیت کە کێشەی مباشر دروست بکەن بۆ هەرێمی کوردستان لە بیریشت نەچیت ئێستا وڵاتانی هاوپەیمانان لێرەن وا پێناسیت لەم نزیکانە وڵاتانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان و لە عێراق بکشێنەوە زۆر باشە دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم بازدەوە دەکرێت کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان مەسعود بارزانی زۆر جاردووپات لەوە دەکاتەوە کە دەبێ چاو بە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان شێندرێتەوە بەڕاستی خاڵێکی زۆر باش بوو جەنابەت وروژاندت دەستخۆشیت لێ دەکەم ئەوە یەکێکە لە پێشنیازکراوەکانی ئێمە لەو 35 خاڵە بەڕاستی پێویستە ئیستحقاق و منحەی پێشمەرگە پێداچوونەوەی پێدا بکرێت چکە گوناحە پێشمەرگە نیو موچەی سەربازێکی عراقی وەربگریت لە کاتێکدا هەموو کەس دەزانی پێشمەرگە چییە کەواتەمە پرۆژێ ئەمە پرۆژێ و پێشنیازکراوە ئومێدمان هەیە پێداچوونەوە بە منحە و ئیمتیازات و موچەی پێشمەرگە بکرێت ئامیدی ڕوکن هەژار عومەر بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکان و هەماهەنگی لە وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ بەڕێزانم دەچینە پشتوەیەک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا چەند ڕۆژێک بەر لە ئێستا بەرپرسانی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان باسییان لەوە کرد کە حکوومەت وەکو ئەولەویەت هەوڵ دەدات کەرتی گەشت و گوزار باەخی زۆری پێ بدرێ و ببێت بە بەدیلێک بۆ داهات لە ڕووی داهاتەوە بۆ نەوت و غاز بۆ قسەکردن سەبارەت بە دۆخی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان میوانداری بەڕێز مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە
بەڕێز مەولەوی بەخێر بن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس. کەمێک بەر لە ئێستا باسمان لە ڕەوشی پێشمەرگە و سەقامگیری هەرێمی کوردستان دەکرد. ئێستا باز لە کەرتی گەشت و گوزار دەکەین. پێم وایە هەردوو گرێدراوی یەکترن. بەتاکید ئەو قوربانی پێشمەرگە و توانای پێشمەرگە وای کردو ئەو ئەمن و ئامانە لە هەرێمی کوردستان هەبێت بۆ ئەوەی ئەمە بتوانین ئاوها گەشتیار بێنی لە بۆ هەرێمی کوردستان و کەرتە ئەبۆریەکانی تری هەرێمی کوردستان بۆ شێوازە بەردەوام بن. باش زۆر جار چ لەلایەن خەڵکانی پسپۆر یاخود خەڵکی سادە یاخود لەلایەن بەرپرسانی باڵا باز لەوە دەکرێت کە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ئەوەندە گرینگن ئەوەندە سەرنجڕاکێشەرن ئەگەر بەجددی کاری لەسەر بکرێ وەکو کەرتێکی وە بەرهێنان داهاتێکی باش وە دەکرێت وەکو وڵاتان هاوشەوەی وڵاتێکی وەکو تورکیا لوبنان ئەتیمادی زۆر لەسەر داهاتی ئەو کەرتە بکرێ دوای ئەمە بۆ چوونێکی ڕاست بێ بەتەکیید بۆ چوونێکی ڕاستە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە بنەما گەشتیارەکان بنەمایەکی زۆر بەهێزە چ لە ڕووی سروشتیەوە چ لە ڕووی توانای مرۆییەوە چ لە ڕووی بوونی شوێنەوارێکی گرنگ لە چەند شوێنەوارێکی گرنگ لە هەرێمی کوردستان و جێگە مێژوویەکان و چەندین شتی تر کە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین وەکو بنەمایەکی سەرەکی و گرنگە لە بۆ بژانەوەی بواری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. ئەوەش ئێمە ئیشی لەسەر دەکەین، ینی ئێمە ئەو بنەمانە سەرکیانە دەزانین و دەزانین چۆن دەبێ بیبینێ پێشەوە، چۆن پەرەی پێ بدەین. دەمان چەند قۆناغێک هەیە لە بۆ ئەوەی ئێمە چۆن بابەتەکان ببینە پێشەوە. یەکەمیان پەرەپێدانی جێگە گەشتیارەکانە بەتەکیید ئەوەش پەرەپێدانی جێگە گەشتیارەکان دەبێت لە ڕێوە بەرهێنانی گەشتیاری بکرێ. ئەمە باش شوونە پێشەوە لەو بابەتە لە تاوەکو ساڵی 2013 بەڵام بەخۆ دەزانی کەرتی و بەرهێنان بەگشتی لە هەموو بوارەکان لە هەرێمی کوردستان دابەزی بەهۆی شەڕی داعش و هەندا ئەو وەزع ئابوووریەکە ڕوو لە هەرێمی کوردستانی کرد. بەڵام بەگشتی ئەو بەڕامانە دەڕاتە پێشەوە لە ئەم ساڵەوە بەڕامەی باشتر هەیە ئەوە بەرهێنانی باشتر هەیە لە بواری گەشت و گوزار لە جێگە گەشتیارەکان و ئێمەش بخۆمان خزمەت گوزاری بابەتێکی سەرەکیە لە ئیشەکانمان بۆ ئەوەی خزمەت گوزاری بگەینە جێگە گەشتیارەکان هەندێکی ئێمە بخۆمان دەیگەین و هەندێکیش پەیوەستە بە لایەنەکانی تر وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە یاخود وەزارەتی کارەبا و ئەوانەی تر. ئەو بابەتی دووەممان ئەوەیە ئێمە چۆن بتوانین لە ڕووی توانە مەرۆییەوە خزمەت گوزاری کوالەتی خزمەت گوزاری لە جێگە گەشتیارەکان باش بکەین. یەکی لە کێشە سەرەکیەکانمان ئەوەیە ئێمە ینی توانە مرۆیەکەمان وەکو پرۆفشنەڵ نییە موجودە، بەڵام بەو پرۆفشنەڵە نییە کە بتوانێت کوالەتیەکان بەو شێوازە بێ بە ئاستێکی جیهانی بێ. ئەوە ئیشی ئێمەیە هەوڵمانداوە لەگەڵ وەزارەتی پەیوەندیدارەکان ئیشی باش بکەین لە بۆ ئەوەی وەکو خوێندنی باڵا و پەروەردە خەڵکانێک لە بواری گەشت و گوزار کردن بە ئاستێکی بەرز بوون. ئێمەش بە خۆمان سنتەرێکی ڕاهێنانی گەشتیاری گرنگمان هەیە لە بۆ ئەوەی ئێمە بتوانێت تێدا خەڵکی خۆمان ترێنینگیان پێ بکەین و بتوانن خزمەتتوانم مرۆیەکان بەشێکە لەو ئەرکانەی کە پێویست دەکات لەگەڵ مارکتینگ و پەرەپێدانی چەند ڕۆڵمان هەیە. ئێمە 6-7 ڕۆڵمان هەیە وەکو ڕۆڵی حکوومەت ڕەنگە مەجال نەبێ هەموو بە بۆردی لە بۆ تۆ باز بکەم لە بواری مەسەنە پاڵپشتی کەرتی تایبەت، لە بواری یاسا و ڕێنمایەکان، لە بواری ئەوەی کە ئێمە بتوانین مارکتینگ و ناساندنی جێگە گەشتیارەکەمە لە دەرەوەی وڵات باش ئەنجام بدەین. گەشە پێدان بە هەر کەرتێک بە هەر بوارێک پێویستی بە پارەیە، هیچ ئیشێک بەبێ پارە ناکرێت. زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە ئەم ساڵی کوشت و کاڵە لە هەرێمی کوردستان، کەرتی کوشت و کاڵە. جارێکی دیکە بازدەوە دەکات دەڵێ ئەم ساڵی پیشەسازیە، گرنگی و باەک بە کەرتی پیشەسازی دەیت بینە سەر کەرتی گەشت و گوزار. ئێوە هیچ زانیاریەکتان لە بەردەستدا هەیە بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان پێویستیتان بە چ بڕێک پارە هەیە تاوەکو ئاستی لە ئاستی پێویستدا بێ؟ دەزانی ئەوە پرسیارێکی جوانە. ئێمە چەند بوجە زیاتر بێ ئەوە دەتوانی خزمەت گوزاریە سەرەکیەکان بگەینە جێگە گەشتیارەکان بە شێوازێکی خێراتر. بەڵام ئەوەی کە لە بەردەستمانە ئێستا 120 ئەو داهاتەی گەشت و گوزارە کە دەگەڕێتەوە لە بۆ خۆمان
طبعا بە پاڵپشتی وەزیری شارەوانی و گەشت و گوزار بە حقیقت ئەو بەردەوام لەگەڵمانە لە بۆ ئەوەی ئێمە بتوانین سوود لەو داهاتە وەربگرین بتوانین ئیشی لەسەر بکەین بۆ بژانەوەی و جێگە گەشتیارەکان و گەیاندنی خزمەت بەڵام ئەم داهاتە کەمە ئەو داهاتە بۆکو پێویست نییە کە ئێمە بتوانین بڵین ئەو 120 کافیە لە بۆ ئەوەی ئێمە خزمەت گوزاری بگەین هەموو جێگە گەشتیارەکان بەڵام ئێمەش خۆ نابێت ڕاوەستین و بڵین ئەگەر حکومت ئێمە وەزعی حکوومەت ئێستا دەزانین ئێمە دەزانین ئێستا وەزعاکە بۆ شوازەیەکە ئەو لەوێتی حکوومەت لە بۆ موچەی فەرمان بەڵام سەرۆکی حکوومەت دەڵێ بڵێ یعنی کەرتی گەشت و گوزار یعنی وەکو بەدیلێک داهاتەکەی هاوشەوەی داهاتینە و تو خاص بێت لە هەرێمی بڵێ دەکرێ بەڵام خۆ هەموو لە ئەوەی حکوومەت لە پێویست ناکە چکە حکوومەت پرۆژەی گەشتیاری نییە ئەمە بەس هاندانی کەرتی تایبەتە بتوانن و بەرهێن بکەن لە بواری گەشت و گوزار ئەو ڕۆ کۆبوونەوەیەکی سەرکەوتومان هەبوو لە دیوانی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار نێوان وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و وەزارەتی کشت و کاڵ چەند کێشەیەک هەبوو کە پەیوەست بوو بە کەرتی گەشتیاری لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بە سوپاسەوە هەردوو وەزیری شارەوانی و گەشت و گوزار و وەزیری کشت و کاڵ بڕیاریان لەسەردا کە ئەو بربەستانە نێرن بەرامبەر ئەم بۆ نمونە زەوی ئێمە کێشەی ئەومان هەبوو زەوی گەشتیاری زەوی کشت و کاڵی زۆر بە زەحمەت دەدرا کەرتی گەشت و گوزار خۆ دەزانی ئێمە ئەگەر نەچین لەسەر زەویەکی کشت و کاڵی یاخۆت زەویەکی شارەوانی نتوانین ئێمە پرۆژەی گەشت و گوزار بکەین باشە ئێمە لە کوێ بکەین بە تایبەت ئەو گوندانەی کە دوورە دەستن هەمووی کشت و کاڵی زەویەکانیان بەردەڵان و کشت و کاڵیە زۆر بە زەحمەت ئێمە ئەو زەویانەمانەوە وەردەگرت کێشەکەش ئەوە بوو خەڵکنەی دەتوانی بیکاتە پرۆژەی گەشتیاری بەڵام خۆشبەختانە ئەوڕۆ چکە ئەمە کە دەڵین بڕیاری حکوومەتە کە ئیحتیمام بە کەرتی گەشت و گوزار بدە ئەمە دەرئەنجامی ئەو پەیامی سەرۆکی حکوومەتە کە ئێمە ئەوڕۆ دانیشتین هەندێک کێشە هەبوو لەو بابەتە نەتوانیمان چارەسەری بکەین ئەوە دەرگایەکی نوێرە بۆ ئێمە دەکاتەوە لە ئێمە بتوانین پرۆژەی گەشتیاری جۆرە جۆر چکە چەندین هاوڵاتی کە خۆیان بە خاوەنی زەوی کشتووە خەڵاکان دەزانن ئامادەنە پرۆژەی گەشتیاری جۆرە جۆر ئەنجام بدەن بەڵام پێشتر بۆیان نەدەکرا ئەم پرۆژانە ئەنجام بدەن بەهۆی ئەوەی کە وەزارەتی کشت و کاڵ ینی تا ڕادەیە پێی باش بوو لە بواری کشت و کاڵ بەکاربێ ئەوانەی دێن و بەرهێنان لە کەرتی گەشت و گوزار دەکەن لە هەرێمی کوردستان زێدەتر وەکو دەزاندرێ نێوە خۆین ئێستا ئێوە هەوڵ دەدەن ینی پرۆژەکان بەرفراوانتر بکەن سەرنجی گەشتیاران لە دەرەوە بێنە هەرێمی کوردستان کۆمپانیا بیانیەکان چەندە ئەمەدە سازیان هەیە بێنە هەرێمی کوردستان هیچ پێش هاتێک هەیە لەم بوارە بەڵێ من هەر لە دەرئەنجامی ئەو پیشانگە گەشتیارە تەمان پیشانگە گەشتیاری ئەوە یەکێ لە پاڵپشتی حکوومەت لە بۆ کەرتی گەشتیاری ئەوەیە ئێمە لە ڕێ کەرتی تایبەتەوە بە سوپاسەوە چەند کۆمپانیای کەرتی تایبەت هەڵسان بە ڕێخستنی ئەم پیشانگایە بەڵام دامێکی تەواو لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە لەلایەن ڕێز نەچێوان بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ وەزیری شارەوانی و گەشت و گوزار و لەگەڵ پارێزگای هەولێر و ئێمەش وەکو دەستەی گەشت و گوزار ئیشمان لەسەر بابەتەکە کرد کە بتوانین ئێمە پاڵپشتی ئەوانە ئەم پیشانگە نێودەوڵەتی ئەنجام بدەن بۆ لە دەرئەنجامەکەی 203 گرێبەست و مزەکەرەی تەفاهم یاداشتی لێتە گەیشتن لە نێوان کۆمپانیەکانی خۆمان و کۆمپانیا جیهانیەکان ئەنجام درا بۆ بە شێوەی کە من دەڵێم زۆربەی لە بۆ هێنان و بردننی گەشتیارە من ناڵێم تەنانەت بەس لە بۆ هێنانە هەندێکیشی تێدا هەیە گەشتیار لە هەرێمی کوردستانەوە تۆ بەخۆت اتفاق دەکەی لەگەڵ کۆمپانیایەکی مصری ئەویش دەیەوێ خەڵکی خۆی بێنی بۆ ئێرە تۆش دەتەوێت خەڵکی ئەوان بێنی بۆ ئێرە دەبێت لەو حالت ئێمە خۆ زەرر ناکەین ئەگەر ینی بڵین ئەو اتفاق شات تێدا هەبێ بەتەکی چکە شتێکی باشە لە بۆ ئێمە لەگەڵ چەند وڵات والله تقریبن 10 وڵات تێدا هەبوو 10 وڵاتی تێدا هەبوو ئەوروپی و لە ئەوروپیەکان بەس بیلاڕوسیای تێدا هەبوو و ئۆکرانیای تێدا هەبوو لە وڵاتانی عەرەبی ئوردون مصر کویت لوبنان تونس تێدا هەبوو لە وڵاتانی دوراسی خۆمان لە وڵاتانی ئەوروپی لە مەودووە ینی دەکرێت ویزە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدرێ وەکو گەشتیار بیلاڕوسیا ئەو دوو وڵاتە زۆر سیستمێکی جوانیان داناوە لە بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە بتوانێت سەردانی ئەو وڵاتانە بکە سیستمی گونجاو هەیە ئالێتێکی باش دانراوە
هەر لە بۆ هێنان و گەشتیاریش نەبوو ئەو گرێبەستانە کرایە بەڵکو لە بواری گواستنەوەی گەشتیاری یعنی ئێمە پێویستیمە بە پاس و بۆ ئەوە هەیە ڕەنگە دابین بکرێت لەلایەن هەندە کۆمپانیا یاخود هێڵە ئەسمانیەکان زیاتر بکرێت لە بۆ ئەوەی بە خۆت دەزانی ئێستا ئێمە لەگەڵ ئۆکرانیا نەمان بوو یاخود لەگەڵ بیلاڕۆسیە نەمان بوو لە ڕێکەوتنەکان ئەوەیە کە هێڵی ئاسمانی ڕاستەوخۆ لەمە دووە گەشتی ئاسمانی بەڵام ئەوە ماوە لە بۆ چەند مانگێکی تر تەفاهماتی لەسەر کراوە ئیشی لەسەر کرا بەڵام هەندە ئیجراعاتی تر پێویستە کە پێیوەست نییە بەو دوو کۆمپانیا تەنها بەڵکو پێیوەستە بە سیستمەکە و ڕێخستنی و بە شێوازێکە بتوانن ئەو شتانە بکەن لەگەڵ مەسەن لەگەڵ تونس ئەمە بەخۆ دەزانی گەشتەکان ڕاوەستایە ماوەیە ئێستا وەکو خوتوتی جەویی تونسی لەوێ بوون اتفاق لەگەڵ کۆمپانیای خۆمان کرا لە بۆ ئەوەی گەشت ڕاستەوخۆ لە نێوان تونس و هەولێر ئەنجام بدرێ لەگەڵ ئێران چەندین گرێبەستی بەهێز ئەنجام درا ئەوەیە ئێمە پاڵپشتی ئێمە ناچین بە خۆمان وەکو حکومت گەشتیار بێنی لە دەرەوەی وڵات لە بۆ هەرێمی کوردستان ئەوە ئیشی کردی تایبەتە بەڵام ئیشی ئێمە چییە پاڵپشتیان دەبین ڕێگەیان لە بۆ خۆش دەکەن ئێوە ئاسانکاری بۆ ئەوە دەکەن کە بۆ نمونە کەسێک لە دەرەوەی وڵات دەخوازێ ویزە وەرگێ سەردانی یارەمی کوردستان بکە لە ڕووی پێدانی ویزەوە ئێستا لە وەزارەتی ناوخۆ فیزی ئەلکترۆنی هەیە زۆر ئاسان بووە فیزی ئەلکترۆنی دەتوانێت بەپێی ئەو وێبسایتی کە دانراوە لە بۆ مۆزوعی فیزە گەشتیاری بیانی زۆر دەتوانێت لە ڕێی کۆمپانیەکانی خۆمانەوە پێش ئەو دکمنتاریە چیە ئەو بابەتانە چیە لە ناو فیزە ئەلکترۆنیەکەی دەتوانانی پڕکەنەوە لە ماوەیەکی زۆر کورد دەتوان فیزش ئاسانکاری کراوە کەواتە ئەو ڕێککەوتنی ئێوە لەگەڵ ئەو وڵاتانەتان ئیمزا کردووە هەم دەتوانن ویزەی عێراق بدەن بە ئێمە بخۆمان ئیمزامان نەکردەوە با ئێمە شتەکان زۆر بەڵام لایەنی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وجهات نظری حکوومەتی هەرێمی کوردستانماندا لایەنەکانی تریش چکە وەزارەتی ناوخۆ بۆ خۆی هەر بەخۆی ستاندێکی هەبوو لەوێ ئەو وەجهات ینی هەرچی پرسیارێک هەبوو چ لەلایەن کۆمپانیەکانی ئێمە یاخود خەڵکی احتیادی یاخود لایەن کۆمپانیەکانی ئەوان پرسیارەکە ئاراستی ئەوان دەکرا چۆن ئێمە دەتوانین فیزە وەرگرین چۆن دەتوانین گروپاتی گەشتیاری بێنین لەوێ بە سوپاسە ئەوانیش لێوێ بوون ئامادە بوون هەموو پرسیارەکان وەڵام بدەنەوە تاوەکو بربەستەکان کەمتر بێ لە ڕووی پراکتیکی لە بۆ هێنانی گەشتیار لە وەرمی لە 2014 لە 2015 ینی بەهۆی شەڕەوە مەکوبرەی 2 ساڵی شکست بوو بۆ کەرتی گەشتیاری بەهۆی شەڕەوە 2016 هەڵسانەوە بوو بڵێ کەرتی گەشتیاری هەڵسانەوەکی بەخۆ بینی و بوون بە خاوەن داهاتێکیش کە بتوانن داهاتێک پەیدا بکەن بۆ 2017 پێڕوانینتان چییە پلانتان چییە؟ ئێمە بۆ ئاماژانەی کە دەیبینی لە ساڵی 2017 تەسەوەر دەکەین ئێمە باشتر دەبین لە ساڵی پار چۆن؟ ئەوەی ساڵی پار ژماری گەشتیاران مانگەیشتە 1,600,000 ساڵی 2015 نزیکە 730,000 بوو یعنی دەکا دوو بەرامبەر زیادی کرد بەڵام بۆ ئەم ساڵ ڤژنی ئێمە تارگتی ئێمە یعنی بڵین ئامانجی ئێمە لە بۆ 2 ملیۆنە یعنی ئەو زۆر بەیشی گەشتیاری بیانی بێ ینی محاولە بکەین گەشتیاری بیانی زیاتر بێنی لە بۆ هەرێمی کوردستان ئەمە تارگتی ئێمە ئامانجی ئێمەیە و ئەم چالاکیانش کە ئەنجامی دەدەین ئەوە وەکو ڕێخۆشکەرە لە بۆ ئەم بابەتە چکە تۆ ناکرێت تۆ تارگتی لە بۆ خۆ دابنێ و دابنیشی بڵێ وەڵاهیان جێبەجێ دەکریان جێبەجێ ناکرێن دەبێ هەوڵ بدەیت لە بۆ ئەوی جێبەجێ بکەیت طبعا ئەو ئاسانکاریەی ئێستا دەکرێت بەڕاستی لە بازگەکان و ئەو سیستمی کە ئێستا لایەنە ئەمنیەکان دەیکەن بە شێوازێکی باشتر و ڕێکتر کەوای کردووە بربەستەکان تا ڕادەیە باشتر ینی کەمتر بووە لە بۆ هێنانی گەشتیار چ لە ناوان خوار و عێراق چ لە وڵاتانی دەراوسێ ئەمەش بابەتێکی گرنگە نەبەسدا بازگەکان ڕەنگە لە فڕۆکەخانەش دەبێ ئەو شتەش ئەنجام بدرێت بە تەکیدیش بە شێوازێکی باشە بەڵام ئێمە وەکو گەشت و گوزار پێمان باشە باشتریش بێ چکە چەند تۆ بەرامبەر ناڵین ئەمە لایەنی ئەمنیەکەی نابێ بە هیچ شێوەیە ئێمە تەدەخلی لێ ناکەین چکە ئەمن و ئاسایش لە هەموو شتێک گرنگترەکە ئەمن و ئاسایش نەبێ بە تەکی گەشتیاریش نایە لە بواری کوردستان بەڵام دەکرێت ینی بە شێوازێ باشتر و فعلەن بە شێوەی پراکتیکی بە سوپاسەوە لایەنە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئیشی لەسەر دەکەن و ئێستش ڕۆژ دوای ڕۆژ باشتریش دەبێ ئەوە بابەتێکی زۆر گرنگە بەڵام بابەتەکانی تر ئێمە دەبێت کردی تایبەتی ئێمە بەهێز بێ کۆمپانیەکانمان بەهێز بێ گرێ بەس ئەنجام بدەن هەوڵ بدەن من کۆمپانیایەکی دوهۆک هەر ناویشی نایەنم با نەبێتە ڕێکلام نزیکەی 12-13 گرێبەسی ئەنجامدا یعنی بە شێوازی لەگەڵ چەند وڵاتیە و تەنانەت پاکێجەکانیشیان پێشکەش کرد و
و لە ئایندێکی نزیک دەتوانن گەشتاریش ئەمە شتێکی دڵخۆشکەرە ئێمە پاڵپشتیان بووین من بۆ خۆمان ئێمە لە ستاندی ئەوان دانیشتین ینی ئەوان وڵاتانی دەرەوە کە دەبینن ئێمە حکوومەت پاڵپشتی ئەو کۆمپانیایە متمانە دەکەن زیاتر زۆر باشە ینی چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەواڵێکم خوێندەوە بازدەوە دەکرێت یەکێک لە کۆمپانیا دیارەکانی جیهان هۆتێلێکی گەورە لە شاری هەولێر دەکاتەوە من ناوی ناهێنم با نەچێتە چوارچەوەی ڕکلامەوە مەبستم لەوەی ئەو کەرتە تایبەتیانی کە دێنە هەرێمی کوردستان پرۆژەی گەورە هەن لە ئایندەدا لە هەرێمی کوردستان لە بواری کەرت و گەشت و گوزار کاری لەسەر بکرێت زۆر پرۆژێ گەورە هەیە بۆ نمونە یەکێ لە پرۆژە گەورەکان پرۆژەی باخچەی ئاژەڵ لە هەرێمی کوردستان کە پێشتر نەمان بووە باخچەی ئاژەڵان ئێمە خۆزانی هەندە شتی بچووکمان هەبوو بەڵام ئێستا ئەوەی کە دەکرێت ئێستا پرۆژەیەکی زۆر گەورەیە ڕەنگە لە ماوەی 3 مانگ 4 مانگتر تەواو بێ بە یەکی لە پرۆژە هەرە گەورەکانی بواری گەشت و گوزار کە خزمەتی بواری گەشت بۆ نمونە من باسی ئەوەی دەکەم چەندین پرۆژەی تر هەیە ئێستا و داواکاریە زۆر هەیە لە لای ئێمە و لەوە بەرهێنان لە دەستەی و بەرهێنان بۆ ئەنجامدانی پرۆژەی گەشتیاری جۆرا و جۆر ئەوە دیارە متمانە دروست بووە بەو کەرتە و بۆ بەرهێنانکانی هەرێمی کوردستان و بیانیەکان هەوڵ دەدەن و بەرهێن بکەن لە بواری گەشت و گوزار و بە تەکید ئەم کەرتە ئایندەیەکی گەشی لە پێشە چووکە هەرێمی کوردستان هەرێمەکە هەموو ببنامە گەشتیارەکانی تێدایە و ئێمەش لە پلانەکانمان ڕوئیەکی زۆر وازح و ڕێکمان هەیە بۆ ئەوەی ئەو کەرتە ببینە پێشەوە و بەردەوامین لە ئەوەی کە ئەو پلانەکانمانە جێبەجێکەن بەڵام بخۆت لە ئاماژت پێکرد پارە ڕەنگە پارە بڕک وامان لێ بکە بەو خێرایی نەچینە پێشەوە بەڵام ئێمە پلانی ئەم ساڵمان لەسەر ئەوەدانراوە کە پێویستیمان بە هیچ بودجەیە نەبێت کەواتە کەرتی گەشت و گوزار بژانەوەی ئەو کەرتە و زێدەکردنی داهاتی ئەو کەرتە تەنیا قسە نییە کاری بۆ دەکرێت لە ئایندەدا و دەستەبەریش دەبێت بەڕێز مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین بینەران و بیسەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بێمە